بپیری بارو پیری مرگارم تامنی لاویم سوتا وکومم تامنی لاویم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. وابيز أحمد تصويرك كامل أنت بكتانة بك إيرا قورستاني مسلماناني سويدة أمانة كمال خلقيكن وقتي خوي هميان بهواو آوات وهاتن بو أوروبا هميان هواو آواتيان أو بو بين لمولات لبروي كردستان داگیر کراوە کێشەی کۆمەڵایەتی هەیە کێشەی اقتصادی هەیە هاتن لێرە گیرسانەوە ماوەیەک ئەوانەی کە ئێستا ساحب ئەم قەبرانن هەمویان هەڵگری ڕەگەزنامەی سویدین ئەکسەریەتی ڕەنگە سەتایەکێکی ئیقامی نەبوو بێ لێرە وەفاتی کردوێت هەمووی هەڵگری ڕەگەزنامەی ئەم وڵاتن و هەمووشیان بە هیوا و ئاواتی ئەوە هاتن کە ژێرخانێکی وا دروست بکەن ڕەنگە هەندێکی هەر پێی وا بوو بێ نەمرێ ئەوەندە بە هەوڵ و هیمەت ئیشی کردووە. من لێرە قسە بۆ ئەمان ناکەم چۆن ئەم مسڵمانانی ئێرە هەمویان وەفاتیان کرد بۆ یەش دێم بۆ قەبرستانەکان بچمە هەر وڵاتێک بۆ ئەوەی لە دەرگەی دڵی جەنابت بدەم. من ئینشاءالله کە دێم بۆ ئێرە تەنها بۆ ئەوە نییە عەرزی عەزەڵاتی بکەم ڕۆژێ دێ منیشە چمە ناو یەکێ لەم قەبرانەوە ئەگەر لێرە بم ئەگەر لە کوردستان مەگەر لە هەر شوێنێ بوو ئەینەما تەکونوا یودریککم المەوت ولو كنتم في بروج مشيدة لهر شوينك أبي مردن فيت أقل لنا وقلاي بولاين بيت أينما تكونوا يأتي بكم الله جميعا لهر شوين بخواي پروردگار كوتانا كاتو هاتني من بو سرم قرستانا تنها بياميك بدما توي مسلماني كردي سويد والله لباوكت زياترني والله لدادت زياترني لخشككت زياترني أوتا لم روج الساردو الصولية أم مسلمانانا هميان ليرة باليان داوتوا وهموشيان ئێستا چاوەڕێی ئەوەن ئەگەر کردەوەی باشیان نەبوو بێ ئەڵێن قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما ترك خوایە بمجێڕەوە وعد بێ ئەم جارە لە سوید لەو ماڵەی کە هەم بوو لەو پارەی کە هەم بوو خێر و چاکەی لێ ئەەکەم و نوێژەکانم ئەەکەم تکایە قیامەتی خۆت لەبیر مەکە تکایە ئەم شوێنە لەبیر مەکە ئەم شوێنە شوێنی سەنگی مەحەکە بۆ من و تو ئەم شوێنەیە ئەگەر ئینسان هاتە ئێرە و ڕزگاری بوو هەتا ڕۆژی قیامەت لە خۆشییابی دڵنیابن ئەم گۆڕانە هەندێکی باخێکە لە باخەکانی بەهەشت و هەندێکیشی بەدەستی خۆی ماڵی خۆی کاول کردووە. اینجا ئیعتیبار بۆ من و تۆی موسڵمانە بۆ من و تۆی عاقڵە بۆ من و تۆی وشیار و بێدارە کە چۆن هەڵئەسی سەعات شەشی بەیانی ئەڕۆی تەکسی ئەەکەی لە دائیرە دەوام ئەەکەی کەسابەت ئەەکەی مەطعەمەکەت ئەەکەیتەوە لەبیرت بێ نوێژی بەیانانت لەبیر نەچێ زەکات و سەدەقەت لەبیر نەچێ خێر و هاوکاری کە سوکاری خۆتت لەبیر نەچێ مناڵەکانت لەسەر دین پەروەردەکە بەخوا ئەمە جێتە هیچ کەسێکیش ڕزگاری نابێ من و تۆ ئەمە شوێنمانە ڕۆژێکی ئاوا سارد چۆن سوید ساردە ئێستاکە ناقص حەوتە دەرەجەی سەردی لە خوار حەوتەوەیە ڕۆژێک لە ئێوارانێکی ساردا لە بەیانانێکی ساردا نیوەڕوانێکی ساردا ئەتێنن لێرە تەسلیم دەکەن و ئەڕۆیت و ئیتر نە جنسیە بەکەڵکردێ نە پارە بەکەڵکردێ نە دەسەڵات بەکەڵکردێ ئەوانەی کە لێرن هەمویان وەکو من و تۆ ساحێب کەسایەتی بوون هەمویان ساحێب هیوا و ئاوات بوون هەمویان شەهادەدار بوونە هەمویان زۆر بە گەورەی لە دنیایان ڕوانی لە چەند دقەیەک ئاو دێنە ئێرە و إلى يوم يبعثون بينهما برزخ إلى يوم يبعثون پێش ئەوەی بەرزەخ حاجز لە بەینی ئێمە و قیامەت و نەتوانین بگەڕێنەوە بۆ دنیا ئێستاکە ئیشکە لە ماڵ و کەسابەتەکەت دینەکەت بەکەڵکردێ ها هیچ شتێک بەکەڵکرد نایە بۆشمان دەرکەوت کوردایەتی و پاسپۆرت و هیچی وەها دەرنەچوو ئەوەشی دێتە ئێرە ڕاستیەکەشی بۆ دەرەکەوێت داواکەم لە خوای پەروەردگار هەر کەسێک هەر خوشکێ هەر برایەک لەم وتارەی من گوێیەک ئەگرێ لە بە تایبەتیش ئەمە تایبەتە بۆ مسڵمانانی سوید کە ئەمە گۆڕستانی مسڵمانانی سویدە هەمویان لێرە پاڵیان داوەتەوە خوای گەورەواتان لێ بکە قیامەتی خۆتان لەبیر نەکەن خوای گەورەواتان لێ بکە ئەو ڕۆژە لەبیر نەکەن کە دێیتە ئێرە بە تاقی تەنیا يتبع الميت ثلاثة سێشت لەگەڵت دێ خزمەکانت سەیارەکەت بۆ کردەوەکانت پارە و خزم و سەیارەکە ئەگەڕێنەوە هەر لەسەر قەبرەڵێ حەیامانە چێ قاعەیە دانن
تەجیلێ بێنن بە هەنی قورئان بخوێنێ و بەڕاسیمەکە بەڕێکەین وەرەسەکەش دەخۆن بەڕێش دەکەن و کۆتاییشت پێدێ بەس گرنگ ئەوەیە خوایە تۆ شاهیدی ئەوەندەی نەماوە بۆ بانگی مەغریب خۆر لە ئاوابوونایە سەعات سێ چارە کەمە یعنی لای ئێمە هێشتا هەر ڕۆژە لە کوردستان لێرەوا شەو دێ هەتا هەڵەگەڕێتەوە سبەینێ سەعات 8:30 هەر شەوە خوایە تۆ شاهیدی من لەگەڵم دووسێ موسڵمانە هاتوومە بۆ ئەم گۆڕستانە تەنها نیەتم ئەوەیە دەستی هەر خوشک و برایەکی کوردی موسڵمانم ماچەکەم نوێژەکانی بکات ڕۆژۆکانی بگرێ تەنها بۆ خۆی و دایک و باوکی باش بێ لێرە مستەقبەلێکی باش چاوەڕێ دەکات بۆ ئێرە تەنها ئەوەیە ئەمێ پەیامێک بگێنم ئەویش ئەوەیە بەزەیت بەخۆ تا بێتەوە يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا دەستی هەر کەسێ لە ئێوە ماچەکەم والله دەستان ماچەکەم پێتان ماچەکەم شوێنی قیامەتی خۆتان بکەم وە لە ڕۆژی قیامەت چابۆتان دەرەکەوێت کە من چەندە بە دڵسۆزی بەتوومت خوایە تۆ شاهیدی هاتوونم بۆ ئێرە تەنها ئەوەمە چەند مسڵمانێکی داماو کە ڕەنگە ڕێگەکەی لێون بوو بێ وابزانێ خۆشیەکانی سوید خۆشیەکانی ئەوروپا و جیهانی ڕۆژاوا بەردەوام بێت تا قیامەت بەردەوام نابێ ماوەیەکی تر من تۆ گەڕێنەوە بۆ قیامەت هاتنی من بۆ ئێرە تەنها ئەوەیە تۆی برای کوردزبانی خۆم خوشکی کوردزبانی خۆم بیرت خەمەوە کە مەسیرێکی نادیات چاوەڕێمان ئەکا ئەویش ئەوەیە لە ڕۆژی قیامەتا یەکتری ببینینەوە لێو بۆ دەرەکەوێ من چەندە دڵسۆزی تو بووم و تەنها خۆشەویستی و ڕێزشم بۆتان هەیە خوای گەورەی ئێوە عاقیبەت خێرکە ماڵ و مناڵتان پارێزراوکە لەو ڕۆژەی کە من و ئێوە بەتەینا دێنە ئەم خاکە لێرە بڵێین الحمد لله الذي أذهب عنا الحزن سپاس بۆ ئەو خوایی کە ناخۆشی و نەخۆشی لێمان دووستەوە سلام علیکم ورحمة الله وبركاته پیری مەرگەڕۆم تامەنی لاویم سوتا وەکوومۆم تامەنی لاویم سوتا وەکوومۆم دەست لە ملی خام تانیە و بێهەودام ڕێی چۆلی قەبرێم هاتۆتە بەردام ڕێی چۆلی قەبرێم هاتۆتە بەردام بەڕابردوومە ئەگەڕێمەوە نامەی ئەعمالی خۆمە خوێنمەوە پڕم لە تاوان چاکەم زۆر کەمە توێشم بەتاڵ و سەرمایم خەمە توێشم بەتاڵ و سەرمایم خەمە